زۆر شکر الحەمدولله باشە ئەو سار ئاوەکە زۆر باشە الحەمدولله خوایە هەر بە تەمای تو ئای هەزار ڕەحمەت لە گۆڕتانەرێ وەڵڵا هەی یا ڕەبی خدا عەفو بکە هەزار ڕەحمەت لە گۆڕتان ئەشهدەن بیلله خێر و بەرەکەتتان نەبوومە بەجێ هێشت یا ڕەبی خدا عەفو بکاتنەرێ وەڵڵا ئەرێ بەڕاست بە فکرم هاتەوە ئەرێ عەزیز دەرێن دنیا گۆڕایە کورە بابە وەڵڵا عالەم گۆڕایە بە خودای دنیا نەگۆڕایە دنیا هەر دنیای جارانە بەس عالەم گۆڕایە ئەمما لا ئیلاهە ئیلا الله چ دەکەی ئەرێ ڕۆرە عەزیز عەزیز ئۆ عەزیز وەرە 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 کوڕی خۆم وەرە بابە وەرە الله ما عندنا ببابا خۆش بی سەلامەت بی یا ڕەبی خوا عافکە کوڕی خۆم إلا تشتبه ديارة کوڕم پیاو ئیشکەری مارێ خۆی بیتن ئیسراعەت دەکاتن کوڕی خۆم ئەوە گوتم هەڕوو لەو بەرێهێ لەو لای نییە دەکرد ئەو تریانێ هەیە هێشتا كاترين نقشت ئاخر هێشتا نەگەیشتە کوڕم تەقریبا پەسیرە نەهەمووی تەمام ناوەندی حەز لە پەسیرەیەت و نا وەڵڵا کوڕی خۆم ئەوە گوتم بزانە قەرتارەشی لێکەوە لەو ترێ لە بۆ ساڵعی ببە دوما بصالح ئەدی ئەرێ وەڵڵاهی کاکە ئینسان دەبی بۆ وەفابی کوڕی خۆم بابی ايوه فعلا ئەمە الحەمدولله ئەمە وانینە بابی توانە دەبیت دنیا هەندەی ناینیتن کوڕی خۆ لا والله ئەو خێر و بەرەکەتە الحەمدولله خوا بە نسیبی بەی کردیە هەم لە نیچوانی بابێ ویە و هەم لە نیچوانی بابێ مەشە خوا عافيك يا دەکا رب باپیرێت و والله خدا عافيك ئەوجا لە بۆ ساڵحیش بوو بە سەلامیشی لێ بکە برێ بام زۆر سەلامی لێ دەکردی برێ گوتی ئەو قەرتارەم لە بۆ تینە ئینشاءالله ئەگەر ترێکە پێش گەیشت هەینش بێ بەشی ناکەین لێوی هەندێک هەنار و مەناری ژۆشتی گەیشتی لە بۆی دەبێت أنا شكار كيست ئەوە ناوەچی پێگەی هەرەوەندە ئیشەتە بوو هەندە بوو کوڕی خۆم بس دە باشە کوڕی خۆم دەی داي بخير خۆش دیارم هاي لە بابت کەی ئەرێ وەڵا کوڕی خۆم ڕابی خوا عەمر درێژت کا کوڕی خۆم هەدی بزانە ئەولادی سالح ئەو هایە یا ڕەبی خدایە عمری درێژ بکە یا ڕەبی چونکە مادام لە جێ عەمدی مندایە ئینشاءالله خوا عمری درێژ دەکاتت ئیشکەرە بەرەم خوا بیکرد باە الحەمدولله ئەوە گەیشتێ ژنە چشم لە بۆ بیهی نابایە و عیشۆکەشم بەڕێ بکرد بە ئەوش بچوو بە ڕێی خۆ بەران خوا گەورەیە خوا هەموو شتێکی لە بۆ ئینسانی باش ڕاهی دەکاتن یا ڕەبی خودایە بەتەمای ئەوانکە ئەوڵا بە هەموو ئاخری خۆی لۆمە کەتارە فەسیرێ نادیا لۆما ئەمن مەژیرانی دەکەم با ئەو پەمۆی لە جێ دەربینی وەڵڵا دەبی لەوڕۆ قۆڕی باشی خۆمی لێ هەرکەم ئەوە مرچێ با و باپیرێ منە کوڕم ئەتو تێناگەی ئەوە ڕۆژێش دیسان هەندن لەگەرە من گۆت هەندن لەگەرە من گۆت ئەمە دەبی ئەو دەکەی لە من پێ دەبینی ئەمە مرچێ باب و باپیرێ خۆم دەبی لێ بستین بەوە کاکە گوندێمە خۆ بێ میر نییە وەیان نا بە کەیف خۆی کە تەناو هەرمیان و کە تەناو ترێیان و کە تەناو هەناران و لێ دەخوا و دەداتە ماری و منداری ئەمیش زەکەی تاوم بێ ها کورە ئەو هاوی کوڕم جێبدا بابێ خۆت ئەو هاوی بە خودای هەر عەفتەچی دیا بابت دەبی دەفەچی بەم لێ خۆی دابدا گوت بە گوت بگەڕێ دەفەی لێ بدا و دەرۆزەی بکەن کوڕم ئەتوو واز لە ئیشێ من بینە دارەچی دی ئەو قسەی لەگەرە من دووبارە مەکەوە تێدەگەی آخر بابا بە قوربانت بم ئەتوو غەدر لەو کابرایی دەکەی زڵمێ لێ دەکەی خوا قبور ناکە ئەتوو وەختی خۆی بە خۆت گۆتیتت باپیرێ من وەختی خۆی ئەو بە ئەو ئاردەی دایتە بابی مام عەولای بخورۆز بە ئەوە چ دەرێت و خۆ کەس گوێ لێ نەبوو بنە پەسیرێ بخۆ بگرە با پێ دەبێت ئەوڵا با ئەو پەمۆی لە جێ دەرێنی با لۆ خۆی نییە بە چیلۆ بە عۆقا سیری بخوا زڕنای لێدا زڕنا ئەمە لەو ڕۆزیاتە نییە
ماشاء الله بەخواوی سپندارانەش گەورە بوونە چوونە تاقە ئاسمانێ ئەوسا بیان بڕمەوە دوو غورفەخانی لە بۆ عەیزی پێ دەکەم ئینشاءالله ئارێوەڵا لۆنا بابا لۆنا سالە ئەوە دەفەرموو فەرموو وەرە دانیشە وەرە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. يا خو بخير بك يا صالح. أو كريت كابراشي لقاراني ناتور رد ذكر عذاب أتو سلف ياي فقير نادي صالح خير واتي. لو فقيري بابا ما شاء الله كابراشي ملو سكوري ما كيف خوت وانا ناو رزي باو بافيرم دخويو لبردكي سعيبتها ما شاء الله امنيش بعزلت يقدن كتريشيرن لا حول ولا قوة إلا بالله لفضل خوايا يا رب خوايا لك ساو زاري في ما بارزي وفضل خوايا توازن فضلي بينا وشي بيم قوتي اولا او بالسارة اتو لو رزي دخوي دكي لبردكي بخوتو بمارو من دار تيدكي اورو دبي اتو باركي چۆرکەی ئەو ڕزەی لۆم بەجێبێری تێدەگەی ئەمن پیاوی هەندێ نیمە مورک و ڕەز و باخچە و باغی لە خەرچی زەفت بکەم کوڕێ بابم ئەو مورکە بابێت و لە بەدەل قەردی دایتێ بابێ من بە شاهێدی شاهێدان هەیە و بە شاهێدی میر عوسمانیش تێگەیشتی پێم نارێ ئەو شایەدانە چێنە شاهد حاجی عەمەدەمین و مەلا تۆفیق حاجی عەمەدەمین مەلا تۆفیق و چەند سارە مەدینە کاشی خۆم هەزار عەمەل لە گۆڕیان ئینشاءڵڵا خوا بە باشیان شاد دەکەم ئینشاءڵڵا تێدەگەی ئەدی کا سەنەدت سەنەدی چ زەمیر هەیە زەمیر ئەوجا تو زەمیرت هەیە لەو ڕۆ ڕازیاتر ئەمن داوای حەقی خۆم دەکەم حەقیشن لێ دەچێنم قابلە خۆ گوندە بێ میر نییە ئەمر خوا عەفی ئەوجا دەبینێەوە بزانە چ دەکەم کۆرە دەبڕۆ چت نەکردێ بکە دەبڕۆ خوا لە هەموو کەس گەورەترە صالح ئەو ڕەزە نازدارە ئەو ئاوە جوانەی بەناو دادێ ئەو ڕەزەکەینێ ئەو های لێ هاتیە بزانە کولە لە بن دەستت دەردەینم ئەوڵە بازوو خۆ بگەینمە میری هەتا ئەوڵا خۆی نەگانتێ کاکە ساڵحمەندم پێ دەرێت یا ڕەبی میرم خوا ئەتوی لەمەی نەسیری خوا مار و مندارە لێ نەسیری هاتیمە لە بۆ داواکاریش ئەگەر لەو جەبەجێ دەکەم یاخۆ بەخێر بێ کاک ساڵحمەند گوتت بەرێ میرم بەخێر بێ سەرچاو ڕاستیارە ئەمە لە خزمەت هەموو کەسەچیمە بەرێ ئەوە وازیبی سەرشانمە بەرێ خزمەتی هاولاتانی خۆم بکەم و بەرێ بەرێ ئەوەی غەدری لێکرایە حەقی وەربگرمەوە و عەدل و عەدالەت بەجێ بگەین ئەگەر خوددا پشتیوان بفەرموو بزانم لەو سێ هاتی وەڵڵاهی ئەمنیش هەر لەبەر عەدالەتی جەنابەت ڕوونە جەنابەت کردیا ئەویش ئەوڵایەک هەیە ئەوە بووە 20 سال زیاتر مرک و سەروەتی باو باپیرمی داگیر کردیە و بە زەقەی چاوان لە پێش چاو مادەی خوا ئێدە باشە ئەتو میری منی دا ئەو کێشەم لەوە عەلکە و ئەو ڕەزە و ئەو عادەی بدەوە دەستم هەلەکنە خۆمان هەر لێرە ئارێ وەڵا لە گوندی عەردی تو زەفت کردیا چەند سارە ئەوە تەقریبەن لە بۆ 20 زیاتریش 20 ساڵە باشە کاک ساڵح ئەدی هەتا ئێستا لە چی بووەوە 20 سالە لۆ داوای ئەو عەردە و حەقی خۆ نەدەکرێت قوربان زۆر جار هاتی مەکەن جەنابەت لێ نەگەڕانە بێنەک بێمەکەنێت
لە زمانی میری عوسمانی ڕەحمەتی لێبی ڕزەکمان هەبوو ئیبا و باپیرە کابراایەک تقریبن ئەوە 21 سارە ناوی عەوڵایە بە زەقەی چاوانم ئەو مرکەم وا دەخوا ئەمی ئێستا سرم هەرگرتیا هاتیمە کن جەنابەت دەبی ئەتو ئەو پارچە ڕزە و ئەو پارچە ئاردەم بدەیەوە کاک ساڵح بەرێ هیچ سەدەل و بەدەلێک ناکرێت ئەگەر شاهێد و ئەگەر سەنەد و ئەگەر کۆچان نەبی ئەوە عەردە و مرکە ئەوە آخر ئەتووە لەو گۆڕێ هاتی داوای ئەو عەردەی لەو کابرای دەکەوت دوایە پاش 20 سال ئەوە دەبی کابرا شەکی هەبی ئەتو چت هەیە کوی ئیسپات دەکەی ئەو عەردەی تووە وەڵڵاهی میرم لە سوندێ گەورەتر هەیە ئەمە سون بە قورئانی دەخۆ سون بە قورئان دەخۆ سون بە قورئانێ دەخۆم کە ئەوە مرچێ باو باپیرانی منە و ئێساش حەقی خۆمە و داوە لە جەنابەت دەکەم کاچ خۆم ئەو حەقەی وەرگرەوەڵۆم خێرت دەگاتێت باشە ساڵح سەنەدە قۆچانە کشتە کە ئیسپات بکە ئەو عەردە وەخت خۆی تو بووە وەڵڵاهی ئەوەی ئەمەم بزانم ئیمەیە و ئی با و باپیرانمە و ئەوەش هەدرێ ئی منە و نازانم یعنی ئەمە چ بکەم ساڵح من ناتوانم هیچ قەرار بدەم و هیچ پێ برم وعد هیچ بدەمە تا ئەو کابرای نەبینم ئەو کابرایە دەبێ نەبینێ ئەولای ببینم بزانم ئەولا چ دەرێتن وەڵڵاهی ئەوزانم ئەو چی هەیە و ئەو بە کوی ئیسپات دەکە ئەو مرکەی هیوێ و هیتو نییە ئەتو دەرێ هی منە ئەوی دەرێ هی منە حتمە نەسرا وەنیە وێوە بەس ماشەڵڵا ئەو زمانێکی هەیە کاکە وەڵڵاهی نازانم برێم چ ساڵح عەدالەت زمان شتوان نازانێ عەدالەت ڕێخۆی دەگری ئەگەر زمان بزانی و دە زمان بزانی زمان نەزانیتن ئەوە عەدالەتە و ئەوە حەق و حقوقە کاکە بەری بەخێر بەسەر چاوی من ئەمن ئەولای دەبین لە دوی دەنێر بزم ئەولای چیەیە بەری تاقیب دەکەم زان دوای لە بۆ خەبەرشی دەدەمێ دوای ئەمن لە بۆتەن ئینشاءڵڵا هەمووتە بە حەق خۆتان دەگەن ئێدە باشە ئەمن دەڕۆم لە خزمەت مەرەخەدەم ئەرێ وەڵڵا باشە بەخێر خواحافیز ئەو کابرای لە قسەکانی دیارە شتێکی لە من سەریە و پێناسی ئەو کابرای ڕاستگۆدی میرم کوم لە بۆم باس کردی ئەو هەڵ باشە سەنەدە قۆچانە ئەجا میرم ئەتوو بەبیرت نایە ساری عەرز قەومیان ئەدی گوندیمەیان نەسووتان چما ئەوێ سارێ بوو لەگەری هەموو ئەوە لە مارێ بەجی ماسووتە هەر هەندە بە خۆمان پێ قوتار کرد ڕوومان لەو چیا و چۆلێ کرد ساڵح ئەتو چت هەیە ئەمن میرم وەڵڵا ئەمە سوندێ بە قورئانێ دەخۆ ئەوها ئەرێ وەڵڵا ئەوە ئەدێت تو ئەولا سوندێ دەخۆی وەڵڵاهی میرم ئەوە مامۆستاش دانیشتێ ئەوتە لێر لەنا ئەو مەجلیسەی ئەمن لە بۆ ماری دنیای لە بۆ مرچی سوندی ناخۆ خۆشم لە دین و ئیمان ناکەم ئەوە خوا گەورە بە خۆی دەزانیتن کووە ئەمن سوندێ ناخۆ ئێستا ئەولە ساڵح ئەمگۆ هیچان شاهیدتان نییە و سەنەتیشتان نییە و کۆسانیشتان نییە لێرە تو سوندێ دەخۆی ئەولە سوندێ ناخوا ئەوە مامۆستا لێر کوانەیە ئەولە ئەمە ئەو سوالی لە مامۆستای دەکەن تاوان ئەوەی کە سوند بخواتن و سوند دەست بە قورئانێدا دەماناوەیە ئەمە غەیب نازانی ئەو کابرا ڕاز دەکە ڕاز ناکە حەقەکە بەلای دەکەوی دوات و گازاندەی ناکەی ئەوە لە حالەتێک ئەگەر ئەو کابرا سوندێ بخواتن مامۆستا چ دەرێتەوە بەڵێ قوربان میرم وایە مادام کاک ساڵح
سوێندی بخوات و کاک عەوڵا شاهیدی نەبێت ئەوە حەقەکە بەلای کاک ساڵحی دەکەوێت. ئای ڕەحمە لە گۆڕی مردی. باش سالح ئێستا حازری وەنێ لە سون خواردنێ بەرێبەر ئەجکو بەگەم یان لێرە سوندێ دەخۆی یان بچینە مزگەفتێ وەڵاهی میرم ئەمە نایرم لێرە سوندێ بخۆم لۆ دەتوچێم دیوەخانە قەت ئاگری تێبەر ببی و زەنابیشت ئاگرت تێبەر ببی و دوایە ئەمان لە دارەتی دنیاە لۆ گوندە کێمانەیە میری وەچتومان لە چێ بەتەنگ دەکەی مامە تا تاوەکەم دەقسەشی بکات کورە خۆ ڕۆژ حەشرێنێ ماخرە سقەمە سوند خواردنەوە تو ئەم لێرە دەچینە مزگەفتەکەن مامۆستا مزگەفتی ئەوە هەر ناخرێ باش ئەدی لە چێن لێرە سوند دەکەی وەڵاهی میرم ئەگەر قاید بی دەچینە ناو ڕێزەی خۆم و لەسەر خاچی خۆم ئەمە سوندەکە لۆ دەخۆم لە ناو ڕێزی خۆت و لەسەر خاچی خۆت بێ سوند دەخۆت ئارۆ سەری عەولا واللهی میرم چ بێم سوند خواردنەکەشی بە شەرت و شوروع خوا دەزانێتن خوا گەورەی ئەمە چاکانتان بخۆن محمد بش صالح زندقة شياري والله ولا عولا ولا كاك ولا صالح حاج يوسف ولا صالح بري برسيزار بو قرآني أو خاك خاشي منه شێزار بەو قورئانەی ئەو خاکەی لەسەر ڕاوەستایمە خاچێ منە تو أو خاكي للسر وستاي ما خاشي خاچێ منە أو للسن ما وزن والله من چ من ما میر كاد برو صالح كو حافظة برو راسه أبير دبرو صالح إيه دبرو صالح وروا بري بري وروا أليو الراس خير ميرم ما هو سفر دانش صالح بري بيران كان فيناك ايوه پێراو کولە پێکەمەوە میریم بە خودای پێرایی خۆمە نەمدزیە ئەو کام میری پێ دەرێ پێرا و لە پێکۆدە لە پێکەوە قابلە سەعیب نییە صالح جوتە پێراوی نولو دەکەن پێراکەن بە درمی ئەو پێراوانی پیشان حەز دەکەم ببینە کاش خۆم واز بە پێرایی بینە کاش خۆم بە قوربان بم میرم هاکو صالح تاخیرمان مەکە و ئەوە میعادەکەی درەنگە پێراوەکاندانی با تەمەشاکە ئێدە باش ها دەبدا ئەولای ئەولا بە تارکە بزان چی تێدا پێراوە میرمە تو دە تەمەشاکە تەمەشا مامۆستا ئەوە پڕ خۆری کرد بە تارکە تو بە تارکە پێ دەرێ هاوار مامۆستا صالح سوندەکەی لێ نەکەتیە صالح ئەو خۆرە خۆری خاش خۆتە یعنی سەر ئەردی خۆتە خوا هەر ناگری یعنی سوندەکە لێ نەکەت بەس فێرەکەت سەری نەگرت صالح واز لە فورت فێرانە بینە ئەو خاکە ئەو عەردە هی عەولایە و چیدیش ئەو فورت فێرانە مەکە کورە ئەم لە ئاوایی من ئەو سانە قبول ناکەین دوای لێت ڕازی نابین دەرد دەکەین ئای ساڵح قەت فورت و فێر سەر ناگری وای ئەزێتمدا ئەو زەلامەی ئای ساڵح بە شتێکەتی دەی دەی خۆ سوندەکەم لێ نەکەت هەسن زەماعەت یا ئەڵڵا بەرە مامۆستا یا الله یا الله هەستە صالح هەستە خۆ گەیشتێ قەنەعات سالح بڕۆ لە باش وا حافیز